ويا شوب دوري من زور قريابي من باشمو خەریکی ژیانی خۆمم هەر بەلاشمۆ گرنیە کە دەڵێن مردووە ئەمە قسەی دەستی دنیا ڕاستە خۆ لە زاری زیاد ئەسعەدە وەرگیراوە لە ئەحواڵمان پرسی ئەویش ئەوها قسەی بۆ 964 کرد پێش چەند ڕۆژێک ڤیدیۆی کەسێک لە سۆشیال میدیا بڵاو بۆ دەڵێ لێمی وەربگرن 100% زیاد ئەسعەد مردووە بێگومان ڕێک وەک ئاگرینا و پوش و پاوان ڤیدیۆکە بڵاو بۆ و هەموو سۆشیال میدیای تەنی زۆربەی پیجەکان بێ ئەوەی ساقی بکەنەوە بەڵام شکور زیاد ئەسعەد ساغە و عەیبی نییە ئەمڕۆ 964 بە تەلەفۆن پەیوەندی کرد بە هونەرمەند زیاد ئەسعەدە و لە حاڵ و ئەحواڵی پرسی ئەویش بە دەنگێکی ساز و جێگیرەوتی من باشم و خەریکی ژیانی خۆمم بەڕاستیش قسەکردن لەبارەی من و پرۆپاگەندەی مردنم لەلایەن خەڵکانێکەوە هەر بەلام و گرنگ نییە ئەرسەناڵ عەبدوڵڵا بەرپرسی ژووری هەواڵی 964 و دۆستێکی دێرینی زیاد ئەسعەدە ئێستاش زوو پێکەوە قسە دەکەن و زیاد ئەسعەد ئەم قسانی بە بەڕێز ئەرسەلان وت زیاد ئەسعەد پێی خۆش نەبوو نە بە دەنگ و نە بە ڤیدیۆ هیچ لەسەر و بابەتە بڵێت بەڵام ڕوخسەتمان لێ خواست ئاخۆ ڕازیە ئەو قسانە بنای خۆی بڵای بکەینەوە وتی بەڵێ ڕێک ئەوە بڵاو بکەنەوە مدینە جانەیەک خۆشە ڕەنگێ هەردەم غەمگین و بەست و دڵتەنگێ ئەگینا خۆ منیش وەکو ئەو هەموو خەڵکانە زۆر نەخۆش بووم و عەزیەتم بینیوە و نەخۆشی بووم و قەت باسم نەکردووە بەس ئەم حاڵەتە پێویست بوو لەبەرکە لەگەڵم ئەمێنێتەوە بۆ ماوەیەکی نادیار نازانین دوای 3 مانگی تر دکتۆرەکە هاتوو چۆیەکمە بێت و سێرەکەین ئەرێ هەر بەڕاست دەشنێ مراد جڵتی دڵی داوە نانا مەترسن جڵتە نییە هەر کچە عەجوولەکەی جارانە تەنیا ئێستا بەهۆی نەخۆشیەکەیەوە زووتر ماندوو دەبێت لە ڕێگەی ترەندی 964 دەڵێت هەر لە سلێمانی تا هەولێر سپاسی یەک بێکتان دەکەم لە شەقام و شوێنە گشتەکان لە هەر شتێکێک دەوەستم دەپرسن لە تەندروستیم من ئێستا بەهۆی علاجەکانمەوە باشترم و تەنها نابێت ماندوو بم من هەرگیز نەویستۆ بڵێم نەخۆشم و جیاوازیم لەگەڵ ئێوە نییە بەڵام باسم کرد چاگلەیم لێ نەکەن دە باشە دەشنێخان تۆش ئەوەندە عەجوولی مەکە و هەوادارانە دڵتەنگ مەکە زوو چاک بەرەوە گۆرانێکمان بۆ بڵێت گۆرانی سیرت فەتاح هەمجاریان خیانەتی لێکرا و نەفرەت دەکات نەفرەت ناوی کلیپە نوێیەکەیەتی و هونەرمەند ڕۆژکەریم کاری مێلۆدی بۆ کردووە وەک خۆی باسی دەکات ئەو بەرهەمانی هەڵی دەبژێرێت تەنیا بۆ ڕێگەزێک نییە و گۆرانێکەشی لەمسی ڕۆحی زۆرینەی کردووە نەفرەت بێویشتە لە عیشق و لە ناوی تۆ نەمزانی دۆزەخە ژیان لە پێناوی تۆ بۆ ترەندی 964 وتی من لە کلیپەکەم ڕۆڵی کەسێکی بەهێز دەبینم کە ڕوبەڕووی سەختیەکان دەبێتەوە دەشمەیە بڵم هەندێک جار مرۆڤ دەبێ بڕیاری قورس بدات لە ژیانی و لە دیوێکی ترەوە لە دۆخەکە دەربچێت هەوڵم داوە هەمیشە بەرهەمەکانم تایبەت بن ئایا لە ڕۆی ملودیەوە ئایا لە ڕۆی تێکستەوانەیە محەممەد ئەو گەنجەی وە کۆمەرزەی ئاوازە ناسکەکان دەچڕێت گۆرانیەک بۆ قاوە دەڵێت جاچ قاوەیەک ئیتاڵیەکەی کە بە ئێسپرێسۆ ناو دەبرێت و یەکجار تاڵە چیرۆکەکەش تایبەت بە ژیانی خۆیەتی بۆ ترەندی 964 ئاشکرای کرد ڕەگی سەرەکی گۆرانەکەی نامۆبوونە هاوشێوی چیرۆکی گۆرانی فранسی و ئیتاڵیەکان دەیگێڕێتەوە تا ڕادێکیش سایلەکەی دەگرێتەوە سەر سایلی هۆمەرزەی کەواتە هەرچی قاوە دەخواتەوە گوێ لەم گۆرانیە بگرن دانیشتووی بەرامبەر بەکو پێسپرێسۆی گەرم چاکەتێکی سپی و ستایلێکی زۆر فەرم چاو لە چاوەندێ جار نیگایەگێجگار نەرم نێکی کورد بە دەنگ و هەڵبژاردە ناوازەکانی هەموو ئامادەبوانی فێستیڤاڵێکی ئۆپێرای سەرسام کرد لەکوێ هۆڵندا بێگومان باسی کیژان ئیبراهیم خەیات دەکەم کیژان لە ئینستاگرامەکەی خۆی ڤیدیۆیەکی بڵاو کردوێتەوە کە گۆرانێکی چینی دەڵێت کە لەسەر زاری 1 ملیار کەسە جگەلەوە بە گۆرانی کوردیەکانی چێژێکی تری بە فستیڤاڵی ئۆ بەخشی ڕۆینێک ئەڕۆم ناگەڕێمەوە دەزانم کێوا دەڵێ سەمیرە کارزان ئەو کیژەی هێندەی باز لە جوانی و ناسکەکەی دەکرێت باز لە گۆرانەکانی ناکرێت ئەمجاریان لە ناو سروشتە سەوزەکەی بەهاری کوردستان دانیشتۆ بە ستایلی گەریانی دەچڕێت
تاوانە تاوێک سەنا بەرزنجی و باوکی باوتنەوەی گۆرانی فۆلکلۆرەکان دەبنە ترەندی سۆشیال میدیا. سەناش دەڵێت تا گۆرانێک لەگەڵ باوکم تۆمار دەکەم ئەوەشی دەیزانم بیرم دەچێتەوە. لەگەڵ هەر دەرکەوتنێکیشان قسە و کۆمنتی جیاواز دێت و بەشێک دەڵێن نمونی ئەو باوکت لە کۆمەلگاکەمان زیاتر بێت.